کۆبوونەوە بە پەسەندی زانی کە پێداچوونەوە بە ئەو بەیانەی ژمارە 38 بکاتن بە تایبەتی ئەوەی کە داواکاری پارێزگارەکان بوو. تەواوی پارێزگار و ئیدارە سەربەخۆکان داوایان کرد کە دەسەڵاتیان پێ بدرێتن هەندێک ئاسانکاری بکەن لە سبەینێڕە هەتاوەکو کاتژمێر 6 مانگ دراسی خۆیان بکەن و هەندێک ئاسانکاری پێویست بۆ سێکتەرەکانی ژیان بکەن. ئێمە لە کۆبوونەوەش تاکیدمان لەوە کردەوە ئەو دەسەڵاتەمان دا بە پارێزگارەکان و ئیدارە سەربەخۆکان کە ئەو ئاسانکاریەی پێویستە لە ڕووی دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵک وەکردنەوەی ئەو سێکتەرانەی ژیان کە خەڵک پێویستی پێیەتی و لە هەمان کاتدا وەرزی دروێنە و کشت و کاڵ و ڕەچاوکردنی باری جوتیارەکان ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ ئەوەی بەروبوومی خەڵک لە کشت و کاڵ و لە کێڵگەکان نەفەوتێتن و دوکانەکانی سەوزە فرۆشە عەلوەکانە نانەوەخانەیە هەندێک ئاسانکاری بکەن. بەڵام لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتمان پێداوە ئاسانکاری بکەن لە هەمان کاتدا تاکیدمان لێ کردوونەوە هەم هاوڵاتی هەم ئیدارە ئەگەر داوای ماف بکات ئەبێ ئەرکیشی جێبەجێ بکات. ناکرێت تەنها هاوڵاتی بیر لەوە بکاتن کە ڕێگای پێ بدرێت بێتن کەسابەتی خۆی بکات لە هەمان کاتیشدا ئیلتیزام و پابەند نەبێت بە ڕێکارەکانی خۆپاراستن. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەنددارەکان هەمیشە لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت پابەندبوونی خۆمان ڕاگەیاندووە بە پاراستنی سەلامەتی گشتی لە وڵاتە. بۆیە ئەو ئاسانکاریەی کە دەکرێتن و دەسەڵات دراوە بە پارێزگارەکان پێش هەموو کەسێک ئێمە بەر پرسیارەتی دەخەینە ئەستۆی پارێزگار و ئیدارە سەربەخۆکان لەوەی کە هەر ئاسانکاریەک بکەن لە بەرامبەر ئەوە هەر سەرپێچیەک هەبێتن ئەبێ سزای غەرامە بێتن یاسایی بێتن ڕێکاری پێویست بگیرێتە بەر داخستنە سزای مادیە هەر جۆرە سزایەکی یاسایی کە شمولی ئەو سەرپێچە بکات ئەبێ جێبەجێ بکەن و لە هەمان کاتیشدا داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین هەروەکو چۆن لە قۆناغی سەرەتا هاوکار بوون و پابەند بوون بە ڕێکارەکان و خۆشبەختانە ئەوەی کە ئەمڕۆژ لە دوای بەیانی ژمارە 38 لە کوردستان بە ڕاددەیەکی یەکجار زۆر لە تەواوی شار و شارۆچکەکان خەڵکی ئێمە پابەند بۆ بە قەدەغەی هاتوچۆ. ئێمە قەدەغەی هاتوچۆ و هەر ڕێکارێک کە دەگرینە بەر بۆ ئەوەمانە کە قەرەباڵغی دروست نەبێتن. بۆ ئەوەمان نییە کە خەڵک لە ژوورێ بکەین و پێداویستیان لێ ببڕین و کەسابەتیان لێ ببڕین. هەدەفی ئێمە پاراستنی ئێوەیە. ئێمە خەمی ئێوەمان هەیە ئەوەی کە لە ئێوەشمان داواکاریە ئێوەش خەمی تەندروستی گشتیتان هەبێتن. ناکرێت تەنها حکوومەت بەرپرسیار بێت. ئەوەی لە ماوەی ڕابردوو لە سەرشانی ئێمە بوو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو سێکتەرەکان ئەرکی خۆمان بەجێگەیاندووە و ئامادەشین بەردەوام بین لە هوشیارکردنەوە و بڵاوکردنەوەی زانیاری پێویست بۆ ئەوەی خەڵک خۆی بپارێزێت